ئەم کەناڵە 25 دۆلار کارتی مۆبایل یاخود کارتی ئینتەرنێت دەکاتە تیر و پشکەوە بۆ ئەو کەسانێک کە سەبسکرایبی دەکەن. بۆیە ئەم هەلە لە دەستی خۆتان مەدەن هێستان لێکەم نابێتەوە. تەنها سەبسکرایبی کەناڵەکە دەکەن و کۆمنت بۆ ڤیدۆکە دەنووسن. بەو جۆرە ناوتان دەچێتە تیر و پشکەکەوە. کاتێک کەناڵەکە دەگاتە 4000 سەبسکرایب ئەو کات تیر و پشکەکە ئەنجام دەدا و ناوی براوەکان ڕادەگەێنێ. بۆیە هیوادارم هەمووتان بچن سەبسکرایبی کەناڵەکە بکەن و پشگیری لە ڤیدۆکانی بکەن. ئینشاءالله جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان دەبێت. حوت شت کە تا ئێستاش زانست نەیتوانیوە لێکی بداتەوە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە سروشتی مرۆڤ وایە کە بگەڕێ بە دوای ڕاستی شتەکان و بیان دۆزێتەوە. وەسەر ڕای دۆزینەوەی زانایان هێشتا چەندان شت ماوە کە کەس هۆکارەکانیان نازانێ. و لەو شتانەش ئەمانەیە کە ئێستا باستیان دەکەم، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بە لایککردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بە دەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. ژمارە حەوت چی ڕوودەدا ئەگەر بێت و کەسێک بکەوێتە ناو کونێکی ڕەش لە بۆشای ئاسماندا؟ لەوانەیە تۆ بیر بکەیتەوە کە دەمرێ، بەڵام شتەکە زۆر لەوە سەرنجڕاکێشترە. بۆتی ڕوون بکەمەوە بۆچی؟ بەبێ هۆکار ناوێن نەناوە کوونە ڕەشەکان، چونکە هێزێکی کێشکردنی زەبەلاحی هەیە و هەموو شتێک لە دەوری بێ قوتی دەدات، تەنانەت ڕووناکیش. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە نازانین چی لە ناودایە و ناشتوانین پێشبینی ئەوە بکەین کەسی ڕوودەدا ئەگەر بێت و کەسێک بکەوێتە ناوێەوە. و هێزی کێشکردنی بێڕادەی کوونە ڕەشەکان دەتوانن کۆنتڕۆڵی کات بکەن. ئەوە ژواتای ئەوەیە کە ئەوەی لەناو کوونە ڕەشەکاندا ڕوودەدا لە ماوەی چەند سرکەیەکدا یەکسانە بەوەی کە لەسەر زەویدا ڕوودەدا بە ملیۆنان ساڵ. و ئەوە شتێکی ئاساییە، چونکە ئەگەر بێت و هێزی کێشکردنی زەوی بەراورد بکەی بە هێزی کێشکردنی کوونە ڕەشەکان، جیاوازیەکی زۆر گەورە دەبینی و هەمان شتێش ڕوودەدا لە کاتدا، چونکە کات لەسەر زەوی جیاوازە لە هەساری مەریخ و جیاوازیشە لە ناوچەی کوونە ڕەشەکان، کەواتە هەرچەندە لە کوونە ڕەشەکان نزیکتر بیتەوە کات بۆ تۆ خێراتر دەڕوا. ئەوەش کۆتا زانیاریە کە زانست پێی گەیشتووە، بەڵام هێشتا نازانین ئەو کەسە یاخود ئەو شتێک کە دەکەوێتە ناو کوونەکەوە چی بەسەردێ. ژمارە 6 لەوانەیە بچیتە لای پزیشک بەهۆی ئازاری گەدەوە و پزیشکەکەش چارەسەرێکە پێدەدا کە ئازاری گەدەت ناهێلێ. دواتر ئەوە ئاشکرا دەبێ کە ئەوەی خواردوتە دەرمان نەبووە، بەڵکو شتێک بووە کە بە دەرمان دەچێ و هیچ مادەیەکی چالاکی تێدا نییە. لە تاقیکردنەوەی کە زاناکانی زانکۆی میشیکن ئەنجامیان داوە، هەستان بە پێدانی دەرمانی ڕاستی بە هەندێ نەخۆش و هەندێ نەخۆشیش دەرمانی خەیاڵیە خۆ ناو دەنرێ بە پلاسی بۆیان پێدا. دواتر کاردانەوەی ئەرێنی بینرا لەلایەن ئەو نەخۆشانەی دەرمانە خەیاڵەکانیان پێدراوە. دواتریش چارەسەر بوون، بەڵام هۆکاری چارەسەربوونی نەخۆشەکان نەزانراوە و هیچ ڕوونکردنەوەیەکی مەنتیقی نییە و تا ئێستاش زاناکان هۆکارەکەی نازانن. ژمارە 5 ڕۆشتنی مانگاکان بەرەو خۆر هەڵات لەوانەیە شتێکی سیر بێ، بەڵام ڕاستەقینەیە. ئەگەر بە وردی سەیری ژیانی مانگاکان بکەین، ئەوە بەدی دەکەین کە لە کاتی خواردن و خواردنەوە خەوتن و ڕۆشتن هەر ئاراستەی خۆر هەڵات دەگرنە بەر، تەنانەت ئەگەر لە ئەمریکا یان ئەوروپا یان ئاسیان ئەفریقیا بێ. ئەگەر تێبینیان بکەن کە هەردەم بەو ئاراستەیەدا دەڕۆن، بەڵام تا ئێستا لێکدانەوەیەکی زانستی بوونی نییە بۆ ئەم شتە. هەندێک لە زانایان ڕایان وایە کە ئەو شتە بۆ هێزی کێشکردن دەگەڕێتەوە، بەڵام هێشتا زانایان لەسەر ئەو هۆکارە ڕێک نەکەوتونە. ژمارە 4 گرتنەوەی باوێشک لەسەر کەمی لە ژیانتدا بۆ یەک جاریش بێ بەم حاڵەتەدا تێپەڕ بوویتە. ئەویش ئەوەیە کەسێک دەدۆزیتەوە لە بەرامبەرت باوێشکی دێت و تۆش خۆت دەدۆزیتەوە کە وەکو ئەو باوێشک دەدەی و تەنانەت ئەگەر باوێشکیش نەدەیت ئەوە هەستێکی ناوەکەیت هەر دەبێت کە پاڵنەرت دەبێ بۆ باوێشک هاتنەوە. لەوە سیرتر تەنها لە کەسێکە و بۆ کەسێک ناگوازرێتەوە. بەڵکو هەندێک کات باوێشکت دێت تەنها بە خوێندنەوەی شتێک دەربارەی باوێشک
یاخود بە سیرکردنی وێنەی کەسانێک کە باوێشکیان دێ لەوانەیە ئەو ڤیدۆیە ببێتە هۆی ئەوەی کە سنجارێک باوێشک بدەیتەوە کەواتە نهێنی ئەو شتە چییە؟ باوەڕ بکەن یان نا تا ئێستا زانست هیچ ڕوونکردنەوەیەکی نەدۆزیوەتەوە بۆ ئەو شتە. ژمارە 3 ئایا ئەوە دەزانن کە ئێمەی مرۆڤ ئەگەری زیاترمان هەیە بۆ توشبوون بە شێرپەنجە بە بەراورد بە ئاژەڵان ئەوە دەزانین کە شێرپەنجە هۆکارەکەی گۆڕانکاریە لە هەندێک خانەی جەستە و گەشەکردنیان بە شێوەیەکی هەڕەمەکەی کە کۆنتڕۆڵ ناکرێ لە ئەنجامدا دەبێتە نەخۆشیەکی کوشندا و لەو دوایانەدا زانایان ئەوەیان دۆزیوەتەوە کە مرۆڤ زیاتر تووشی شێرپەنجە دەبێ بە بەراورد بە هەندێک ئاژەڵی وەکو نەهەنگ و فیل و هۆکاری ئەو شتەش تاوکو ئێستا نادیارە و نەزانراوە. ژمارە 2 هەمومان شێوازی کارکردنی موگناتیس دەزانین کە دوو جەمسەری هەیە یەکێکیان باکوورە و ئەوی تریان باشوورە بەڵام ئەوەی زانایانی سەرسام کردووە ئەوەیە کە چۆن تایبەتمەندەکانی خۆی دەپارێزێت دوای بڕینی واتە ئەگەر بێت و موگناتیسێک ببڕی بۆ دوو بەش ئەوە هەر یەکێکیان وەکو موگناتیسێکی سەر بەخۆی لێدێت و کار دەکا و هەر یەکێکیان دوو جەمسەری هەیە. ژمارێک خڕەخڕی ئاژەڵان ئەگەر هاتۆ پێشتر ئەو دەستەواژەیەتان نەبیست بوو ئەوە ئەو دەنگە سەیرەیە کە پشیلە دەری دەکا و پشیلەکانش تەنیانین کە ئەو دەنگە دروست دەکەن بەڵکو شێرەکان و پڵنگەکانش خڕەخڕ دەکەن و ئەو کارش بە زۆرێک لە هۆکارەکانی پەیوەندی دادەنرێ لە نێوان ئەو ئاژەڵانە کە هەندێک کات دڵخۆشی خۆی پێ دەردەبڕێت یان برسێتی یان خەمباری بەڵام هێشتا ئەوە نەزانراوە ئەو ئاژەڵانە چۆن ئەم دەنگە دروست دەکەن و هەندێک پێشبینی هەیە کە دەڵێ لە قوڕگەوە دروست دەبێ و هەندێکی تریش دەڵێ کە لە دەمدا دروست دەبێ بەڵام بە دڵنیاییەوە شتێکە تا ئێستاش زانست ڕوونکردنەوەی بۆ نەدۆزیوەتەوە. و لە کۆتاییدا دەڵێن ئایا بەڕای تۆ ئەم پرسیارانە هەر بە بێ وەڵام دەمێنێتەوە یاخۆ لە داهاتوودا دەتوانین وەڵامیان بۆ بدۆزینەوە؟ دەتوانین ڕای خۆتمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسی و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە دەتوانی هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسی و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە و چواربارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.